سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنمەیەم جارەی دەنجی خەڵک باز لە نرخی سەوزە و میوە و خواردەمەنیەکان دەکەین لە مانجی ڕەمەزان بەشیشی زۆر لە خەڵکی بەردەڕەش گلەیی لە گرانبوونی نرخی سەوزە و میوە و خواردەمەنیەکان دەکەن با بزانین هۆکاری گرانبوونی ئەم نرخانە بۆچی دەگەڕێتەوە لەگەڵ هاوڵاتیان و دوکانداران گفتوگۆ دەکەین و ڕابوچینی هاوڵاتیان و دوکانداران بۆ ئێوە دەگوازنینەوە فەرموون بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاتان سلااو لە تۆش بە ڕێزی خۆش نرخی کەلوپەلەکان چۆن ئێستا؟ وەڵا بە دەرەجەیەک باشە وەکو بڵێ هەموو شت کاراکان گران بێت نابەس بە زۆربیان باشن ئینشەڵا سعرەکانیان زۆر باشن. باشە بەشی زۆر خەڵک گازنەی لەوەی دەکە دەڵێ لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان شتومەکەکان گران دەبێت بە تایبەتی خواردن. وەڵا ئەوە لەسەر خاوەن دوکاندارەکان دەوەسێتەوە من خۆم کڕیارم خاوەن دوکانی ما دەتوانانی مەسەلەن بۆ نمونە پرسیارەکە لەوان بکەی باشترە بەس بە ڕاستەش تا حدێک ڕاستە و قسەیە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان یان جێژنیان هەر بوونەیەک لە کوردستان بەگشتی سعری شتومەتەکان گران دەبێت. تواتتی حەلوەی بەردەڕەشی باس لە حەلوەی بەردەڕەشی نرخی خواردەمەنیەکان چۆنە با بڵێن پرتەقاڵە تەماتەیە خیارە ئەو شتانی کە لێرە هێشتانم کڕیون وەڵا بەڵام باشن وەکو بەس لەگەڵ نزیک بوو لە جێژن ئەو کات زیاتر گران دەبێت ڕاستی. تاسیری لە بازار دەکەیان بەڵێ تاسیری هەیە جێژن تاسیری هەیە مانگی ڕەمەزان تاسیری خۆی هەیە بەڵێ نرخەکان باشن خەڵک هەموو دەتوانێت بیکڕێ نرخەکان لە ناوەندێن بەڵام باشن خراپیش نین ناوەندن وەسەڵی. سەلااو لە تۆش بێت بە خێربەی خۆشبی سپاس. نرخی خواردنەمانیەکان چۆن ئێستا؟ وەڵی نرخی خواردنەمانیەکان بەڕاستی زۆر گرانە کە دۆلار گران بیە تەسیری لە بازار کردیە تەسیری لە فەقیر کردیە ئیش نییە کابرا فەقیرە تێت چۆلۆی تەماتە تێت دەکڕێت بە 750 بە 1000 دینار خوا قەبیل ناکات خواردن بە عامەتەن گران بیە بۆ نمونە کابراایەکی فەقیر هەیە بەس ئەوانی شخصەکانی دەوڵەمەند پەکیان بە گرانی نییە و پەکیان بە گرانی نییە کەوا بە چەند بێ بە چەند نەبێت دەکڕنوان بەڵام فەقیرەکە کەفتیکە بنی. باشە چۆن تو هاوڕووکاتی حەلوەی بەردەڕەش بوو؟ بەخوای ئەو ڕۆهاتیگە مەجبورم بێم قرادەکە گرانش بەس مەجبورم بیکڕم پێداویستی مالەوە پێ پڕکەمەوە پێویستی ڕۆژانەم کەوا پڕکەمەوە خواردنە تەڕەیە غرادیدیە برنجە زەیتە ڕۆنە شەکرا ئەو تشتانە دەبێ هەموو بکڕێ هەمووش بە پارەیە ئەگە بێت و لە بایعەکان بێت ئێستا ئێمە ناکڕین بەڕاستی داوا لە حکوومەت دەکەین کەوا بایع بۆمان بنێرێت هاوکاریگەی فەقیرە بکە لە مانگ ڕەمەزانە داوا لە خێرخوازان دەکەین لە مادەکان دەکەین هاوکاری فەقیرەکان بکەن زۆر کەوا فەقیرمان هەیە دەستکورتە لە ناو ئیجارە پارەی ئیجاری پێ نییە پێ بدات فەقیرە داوا لەو دەوڵەمەندانە دەکەین هاوکاریک ئەو فەقیرانە بکەن کەوا هەندێک فەقیر من دەڵێم ئەمن هەیتم شکر بەخوا من هەیتم بەڵام فەقیرێکی هەیە کە ئیشی نییە کەوا لە بن ئیجارە داوا لە دەوڵەمەندەکان دەکەم بچم بەهانای ئەو فەقیرانە دەستخۆشی کەناڵەکەتانیش دەکەن. چەند نرخی کەلوپەلەکان با بڵێن بە تایبەتی خواردن وەکو تەماتەیە خەیارە با بڵێن باینجان ئەوانە نرخیان بەرز بووتەوە؟ وەڵا ئەوانە نرخیان باشە بەس
خواردنەکەی دی نرخی ئەوی دیە بەڵام خواردنی تەڕە و تشتیش گران بووە برام بەس خواردنی دی بە عامەتان گران بووە بەڵام خواردنی تەڕەوانە گەلێک فەرقی نەکردەوە کەمێک فەرقی کردووە جیاوازی هەبووە لە پێشی مانگەکان بەڵێ جیاوازی زۆر بووە جیاوازی زۆر بووە باشە چەند گرنگە دوکاندارەکان خەڵک یارمەتی خەڵکی هەژاری بدەن بەڵێ بە تاکید دەبێت دوکاندارەکان کەسانی کە هەیتیان هاوکاری فەقیرەکان تر بکەن دوکاندارەکان شیوادارم بەخۆی و بە وجدانیوە لەگە فەقیرەکان بڕۆت بە ئەگە دەوڵەمەندێش بێت دەبێت و هەر وجدانی خۆت باشوێ سەری یانە بە وجدانەوە مەمەلەی بەو ئەو تشتە بکەیتەوە ئیشێک پێ دەکەی ئەنە مەسەڵەن تۆ ئیشێک دەکەی دەبێت تۆ بە وجدانەوە لەگەلی بڕۆی نا کەوا کیلۆیەک تەماتە تۆ دەینی بە 250 دینار دەدەیەوە بە 1000 دینار لە 1 کیلۆ تۆ 750,000 دینار ئەوی دیکەی فایدەکەی جەریمە یان نا بەڕاستی ئەوە مەعقول نییە تو لە کیلۆیەک تەماتە تو 750 زۆرکەی سلااوت جەنابتانش زۆر بەخێر بن سواز ماندون سەلامەت بیوشی زۆر سپاس ڕۆژی کرد ناچۆن وڵی ئەم ساڵ زۆر خۆشە بە عقد ئەم ساڵ حەز بە ماندووبوون و شتش زۆر ناکەین ئەم ساڵ زۆر خۆش دەڕاتن سپاس بخوا تاسی لە ڕۆژۆکەی نەکردی ئیشکارەکانی ناوەڵە پار زۆر پێ ماندووە بوون بەس ئەم ساڵ زۆر خۆش الحەمدولله وڵی نازام کەمێک کە شەواکەش خۆشترە لە پار زۆر گەرم بوو بەششی زۆر لە خەڵکی گازدەی لەوە دەکەن دەڵێن کەلوپەلەکان کاردەمەنیەکان لە ئەلوای زۆر گران بووە هۆکاری گرانبوونەوە نەخانە بۆ لەگەڕێت وڵی بەحقەت لە سەوزەمیوەکان زۆر شتەکان بەرز نەبووە ئەوەی زۆر گران بووە تەنها خەیارە کە ئێستا نرخی بە 1000 ڕوبعەکە لە گمرکەکان کێلۆی بە 1100 دینارە ئەوە 950 دینارە شتێکی وایە چۆنە هاتیتە هەلوەی بەغەڕا شاوڕەکە بەڕاستیاتین و هەندێک شتومەکمان دەویست لە مانگە ڕەمەزانە بەس بەڕاستی هاتمەنا بازاڕی شت زۆر زۆر گران بووە یعنی تەمەشا دەکەی بە گشتی غرادەکان گرانە گرانە شتە گران وەکو ینی شتومەکەکان دەڕۆنی پرتەقالی پێشان بە 500 دینار وێستا بوویتە 1000 دینار پاقلا ینی وەکو بەسیترین شت پاقلەیە تەماتەیە پەتاتەیە پیازە هەموو شتیان گران کردو مۆزە ینی بەگشتی جیاوازی هەبووە لەگەڵ مانگەکان بێگومان بەهۆی بەرزبوونەوەی دۆلاریش یعنی یەکجار شتەکە غرادەکان گەران کرد تاسیری کردو گرانبوونی نرخی و شتومەکانە تاسی لە خەڵکی هەژار ناکە کەسێک بێ خەڵکی هەژارێک بی بتوانێت بێ ئەو کەل و پەڵام بێگومان ینی تاسیرێکی یەکجار زۆریە ئێستا لەوانەیە من بتوانم شتومەک بکڕم ینی 3 نەفەرم نەمات 4 نەفەرم نەمات پێدەستم ینی ئەو شتومەکەی بکڕم یان شۆلەکەم لە بەردەستا دەتوانم بەس هەیە بەڕاستی شۆلی نییە ئێناسی ینی نەفەری زۆرە سەر عایلەی زۆرە لەوانەیە 10 نەفەر بیت کابرا ئیش نەبی بکات لەو ڕەمەزانەی بەڕاستی زەحمەتە زۆر زیاتر نرخی چ شتێک گران بووە یعنی باسی دەکەی کە دەڵێن خەیار گران بووە پرتەقاڵ ئێستا مۆسمی شووتیە تازە دێتە بازار بەسیترین شت ئێستا کیلۆ بە 500 دینارە ینی وەختێک دادێت زۆر ینی هەرزان دەبێت 250 دینار لەوانەیە کەمتریش باشە دوکانداران چەند گرنگە
با بڵێن خەڵک یارمەتی خەڵک بدات نانی بتوانین نەکووە ئەو ئێستا بۆی بەرزبوونەوەی دۆلار و با بڵێن دەڵێن کەلوپەلەکان هاوردە دەکرێت لە تورکیەوە دەینەوە هەرێمی کوردستان ئێمە بە دۆلار دەکڕین و زۆرێک بە دەرفەتی دەزانی بۆ گرانکردنی شتەکان چەند گرنگە لە مانجی ڕەمەزان بەتایبەت لە هەموو مانگەکانی دیکە یارمەتی خەڵک بدرێت و بارودۆخی دارایی خەڵک لە بەرچاو بگیرێت بێگومان پێویستە لەسەر دوکاندار یعنی ئەگەر بزانی کابرا فەقیرە مساحەدەشی کولی بکات چکە لەو مانگەی یعنی مانگەش دەرێ لە قورآن هاتیە مانجی خێر و بەرەکەتە یعنی ئەگەر تو مساعدەی ئەو خەڵکت کرد ئەو فەقیر و هەژارەت کرد خوش لەو دنیاش مساعدەشی کولی دەکات. بەڕاستی هەموو ساڵێک کە مانگی ڕەمەزان دێتن هەر لە یەکەم ڕۆژیەوە یانە خۆ دەتوانین بڵێن پێش یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان دەست پێ بکاتن نرخی هەموو کەلوپەلەکان لە بازار بەرز دەبێتەوە ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو بازرگانانەی کە ئەو کەلوپەلانە دەینە بازارەکان چ کەلوپەلی سەوزە و مێوە بێت کەلوپەلی ئاز و قەوەشتانە بیتن هەمووی نرخەکانی بەرز دەبێتەوە. باشە بەرزبوونەوە کاریگەری ناکاتە سەر بژێوی ژیانی بێگومان هەموومان دەزانین کە قەیرانی داراییە و موچەنیە و هەر کەلوپەلێک دەتوانین بڵێن یعنی دووقاتی نرخەکەی خۆی لە جاران بەرز بێتەوە ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە. زیاتر دەڵێن لە مانجی ڕەمەزان زۆر نرخەکان لەگە مانگەکانی دیکە زۆر باگە بەراوردی بکەی زۆر بەرز دەبتەوە بۆ خەڵک دوکاندارەکانە بازرگانەکانە ئەوەی بە دەرفەت دەزان لە مانجی ڕەمەزان نرخی شتومەکەکانی ئەوەی من بە تەسەوری خۆم یعنی هەموو لایەنێک هەم دوکاندارەکان هەم بازرگانەکانیش کە لەسەرەوەی خۆیانن کەلوپەلەکان گران دەکەن بە حکمی ئەوەی کە دەزانن خەڵکەکە برسیە و کە زگ برسی بوو هەموو داوای هەموو شتێک دەکاتن بەڵام کە ئەو خەڵکەیە کە ئەو شتەش دەباتەوە مالەوە هەموو شتێک ئەو شتانەی پێ ناخورێتن لە کاتی بەربانگدا بۆیە کە ئەو بازرگانانە کە بە دەرفەت دەبینن ئەو کەلوپەلانە لە شوێنی خۆیان بەرز دەکەنەوە نرخەکانیان بەرز دەکەنەوە ناچاری دوکاندارەکانیش دەکەن کە بە گران لیان بکردنەوە هەروەها دوکاندارەکانیش بەشێکیان نالم هەمویان استیغلالی ئەوە دەکەن کە نرخەکانیان بەرز دەکەنەوە. ڕێگە چارەسەر چییە بۆ ساڵانی داهاتوو دووبارە نەبێتەوە یعنی ئەم ساڵانە بامان وەکو دەڵێ بامان دەردەسەری دەڕۆین بە هەمان شت دەڕۆین وەڵا ڕێگە چارەسەر ئەوەیە کە حکوومەت لیژنەی پێک بینێتن پێش ڕەمەزان وەکو بڵێ چاودێری بازار بکە ینی بازار بزان نرخەکانیان چۆنە و هەروەکە کە مانگی ڕەمەزانیش دادێتن نرخەکانیان ینی ڕێگە پێ نەدەن کە نرخەکانیان بەرز بکرێتەوە یعنی فەرز بکەن لەسەر هەمویان کە نرخەکانی وەکو خۆی ببنێتەوە هەروەها کە وەکو بڵێ زەختێک لەسەر دوکاندارەکان کرا ئەو کات ئەوانیش لە بازرگانەکان ناتوانین یعنی بەگرانتر بکڕن. بەڵێ لە سەرەتا سوپاسی کەناڵی بادیان سا دەکەین بەڵێ ئێمە وەکو چاودێری بازرگانی بە هەمانگی لەگەڵ لەژنەی ئابووری قایمەقامی قەزای بەردەڕەش کە لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز لژنەکانمان زیاتر کردووە بۆ بەدواداچوونی بازار بکات بەڵێ کە دەتوانم بڵێم کە هەر نرخێک یان دامدرێت بۆ ئەو سەوزە و میوە بۆ شوێنە یانە بەو شێوە تێتە فرۆشتن بەڵکو دەتوانم بڵێم کە کە و نرخەی لە قەزای بەردەڕەش نرخێکی زۆر هەرزانە کە لە بازارەکان کە دەبینرێت و ئەگەر گازندەی هاوڵاتیان هەبێ با بڵێن ئێستا شتومەت گران بووە ئەوە نابێتە ئەگەری ئەوەی کە ئەو خاوەن دوکانانە کە با بڵێن قۆڕخکاری لە نرخ دەکەن بەڵکو دەتوانم بڵێم کە ئەو شتومەتانە بە گران کراوە لە قەزای بەردەڕەش. بەشی زۆر لە خەڵک گلەی لەوەی دەکە دەڵێ نرخی خواردەمانیەکان سەوزەمیەکان گران بووە ئەو کاری گرانبوونی ئەوە بۆ چ دەگەڕێتەوە ئایا نرخی دۆلار بەرزە
یاخۆ دوکانداران با بڵێن کاسبکاران ئەوەی بە دەرفەت دەزانن لە مانجی ڕەمەزان نرخی سەوزە و میوەکان گران بەڵێ ئاماژەمان بەوەی دا کە ئەگەر هەر خاوەن دوکانێک یان خاوەن شوێنێکی بازرگانی کە پێگیری بە ڕێنمایەکانی چاودێری بازرگانی یاخود لێژنەی ئابووری قایمەقامی قەزای بەرداشتنەکە کە ئەو شوێنە تێتە سزادان و وە دەتوانم بڵێم کە نرخی شتومەت لە مانگی ڕەمەزاندا کە خەڵکانێک دەڵێن بە دەرفەت دەزان ئەو خوا دوکاندارانە کە قۆڕخکاری بکەن لە نرخ بەڵێ ئێمە وەکو چاودێری بازرگانی لەگەڵ لەژنەی ئابووری بەردەوام سەردانی ناو بازار دەکەین و سنتەری قەزا و سنتەری هەر سێ ناحیەکەی لە سنووری قەزای بەردەست بوو بە دووادا چوون هەر کەسێک پێگیری بە ڕێنمایەکان نەکە کە ئەو شوێنە دێتە سزادان یان یەکپێچینەوەی یاسایی بەرامبەری دەکرێت ڕاوانەی دادگا دەکرێت بەڵێ کەستان سزاداوە بڵێ تا ئێستا لە سەرەتای مانگی ڕەوەزان هیچ شوێنێک سزا نەدراوە بەڵکو با بڵێن نرخەکانی کە ئەو سەوزە و میوە و شتانە بە نرخێکی گونجاو تێتە فرۆشتن لە بازاری قەزای بەردەڕەش. بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە حاکمی کۆتایی بەرنامەیەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەمە گوێبیستی بوون ئەمە ڕابوچوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆیەوە کە بینێرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆیەوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێزی خۆشەویست من قوبوڵکەن بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ